ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی 14 شوباتیان کردا ڕۆژی دەربڕینی خۆشەویستی بۆ سەرکردە و ڕابەرە مێژوویەکەیان و لاسەر مەزاری سەرۆک مامجەلال لادەباشان جگە لا دەربڕینی خۆشەویستی و پێزانینیان بۆ سەرکردەکەیان پابەندبوون و درێژە پێدانی خۆیان با ڕێبازەکەی سەرۆک مامجەلال دەربڕی. ڕاستیە وەکو خۆتان نەزانن ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستیە. هەر کەسەوە بە شێوازی خۆی و بۆ کەسێکی تایبەت بەخۆی ئەم ڕۆژە و خۆشەویستی خۆی ئەم ڕۆژەیە دەرەبڕێ. بۆ ئێمە یەکێتیەکان دەربڕینی خۆشەویستیمان بۆ ئەو سەرکردە گەورەیەمانە و هەروەها بۆ دووپاتکردنەوەی وەفاداریمانە بۆ حزبی شەهیدان. کۆبوونەوەی ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان و کادرانی یەکێتی لەسەر مەزاری سەرۆک مامجەلال لادەباشان و دووپاتکردنەوە و دەربڕینی خۆشەویستیەکی بێوێنە بۆ سەرۆک مامجەلال و ڕێبازەکەی ئاماژێکی ڕوونی لایەنگرانی حیزبی شەیدان بوو بۆ درێژەدان با ڕێبازی سەرکردە و ڕابەرە مەزنەکەیان. هاتوین بۆ سەر مەزاری پیرۆزی جەنابی مام لێرەکانە گوڵی خۆشەویستی پێشکەش بە ڕوحی گەورەی جەنابی مام بکەین و لێرەوە بەڵێن دووپاتکەینەوە بۆ ڕێبازی پیرۆزی جەنابی مام. ڕۆژەدا سڵاو و درود بۆ فەخامەتی سەرۆک کۆمار دەنێرم پیاوێکی مەزن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕۆژی خۆشەویستی ئێمە وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆست و هەوادارەکانی یەکێتی هاتون لێرە پەیمان دووپات دەکەینەوە کە خوێنکاری ڕێبازەکەی مامبی. ڕۆژە بەڵێنە خۆم دووپات دەکەمەوە کە درێژە بەدرێ ڕێبازە پیرۆزەکە مامجەلال بم. ئێمە هاتوونە لەسەر گۆڕی مامجەلال پەیمانی خۆشەویستی بۆ هەم بۆ گۆڕی مامجەلال و ڕێبازەکەی هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە دەکەیت دووپات دەکەینەوە. جەماوەری یەکێتی لادەباشانە و لاسەر مەزاری سەرۆک مامجەلال خۆشەویستی خۆیان بۆ سەرکردە مێژوویەکەیان و حیزبی شەیدان دووپات کردەوە. لەوا پۆڕاجەماوەریەدا تێگرا یەکێتیەکان چەپکە گوڵی وەفا و پێزانین و خۆشەویستیان لاسەر مەزاری سەرۆک مامجەلال دانا. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.